سڵاوە لێبێ ئەم کاتە و باش زۆر سوپاس لەگەی من تۆ چۆنی چی ماوەی کە زۆر بەچری کوردیەوە دەرەکەوی وڵایتر فستیڤالەکان لەم ساڵاتەوە زۆرن ئێمەش کە بەشداریەکەین حەزەکەین و کوردێک بەشدار بین و ئێستا زۆربەی فستیڤالەکان خەڵکانی بیانیەن پێویستەکان مەسەن کللتوری خۆ پارێزی بە و جلەوە دەرکەوی کە ئەوان مەبەستیانە بۆی کوردایەتێکار بێنێتەوە ئەوان بڵێن کوردێکمان بینیەوە ئەگەر چاکەتپان تۆڵێ بێ بلێو تێ ناگە نازانێت کامیان توی دایم لە خانمانە پرسم چەند دەست جلەیە تۆ چەند دەستجلی کوردی وەیە وەڵایی بەمەوە یەکدانە ئەمە سەوز بووکاڵ بۆ ئەوەم لەبەر کردو حەزم پێی نییە نەک حەزم پێی نییە چکە تۆ زەعیب لی نایە بەخۆ بێ ورجی بۆ دانێ بێ وجێکی بۆ دانێت تۆزە قەڵب بخۆیت و جامیش قەڵخۆر نیم ورجی من باشە بۆ چی باشە بۆ تۆ بێ قادەکە داکەین جارێکە ئەمانم بۆ بکەرەوە هەناسەیە بەو چی بۆ بکەم بەرهەمی نوێ چی بەدەستەوە بەنیازی چی لە مانگی دووە بەرهەمێکم بڵاو کردەوە کار خۆشببختانە بۆ کورد بوو بە زمانی کەڵهوڕی وتبووم بەڵام لە ئێستا سێ کاری تازەم ئامادەیە کە دوو کاریان خۆشببختانە مامۆسانە جادەمین بۆی کردوم شێوازی ئۆرکسترایی هەیە هیچیان سەر مەقام و تومان مەقامێکی مامۆستا تایەر تۆفیقە ئەوەی تریشان ئۆشیکی ئۆرکسترایی مامۆستا حەمەی نێرگزە ئیشێکی تایبەتشم کردووە بۆ خۆمە ئەویش کاکەزانە عەبدوڵایی بۆی کردوم ئینشەڵا بەم نزیکانەی چەند کلیپەکەین و بڵاوەکەینەوە باسی بۆ ئێستا جملێ نەبووە گۆرانیکی شاد و هەڵپەرچی و هەبێ و خەڵکە هەڵپەڕێ دایم هەر خەموخەفەتە وەکو بڵاوکردنەوە نیمە بەڵام لە ئاهەنگەکانی کە لایڤ موزیکە خۆت ئاهەنگێکی تایبەتە ئەیڵێم بەڵام وەکو گۆرانی سەریعوانە کۆمەڵی گۆرانی بێشتر هەن لەو بارەیە شارەزاترن ئەوان خۆشترە توان گۆرانەکان بڵێن ئەو میاوەتە دەست ئەوان خاوەکان بۆ من گریانەکان بۆ من و پێکەینەکان و هەڵپەرچێ بۆ ئەوان باش شوێ ناڵێ زۆر دەنگانەوەی نابێگە تۆ بیکەی بەخوا بڵێم چی تا ئێستا تەجروبەیم نەکردەوە کۆی کە کلیپیش کەم و بڵاوی کەمەوە بەڵام لەوە چێبیشی کەم یانی ناڵێم هەر نایڵێم بەڵام تەجروبەیم نەکردووە بەڵام وەکو وتن وتومە حەزیان لێ کردووە مەسەڵەن حەفلەی زەواجم کردووە دوو سەعات گۆرانیم وتووە لەوە شارەتوانم بێڵم بەڵام وەکو بەرهەم بڵاوم نەکردوێتەوە لەگەڵ لایڤ موزیکا چۆنی خراپ نیم باشم کەم و پوخت چەند جار وەڵڵی بە هەفتەیە جاری وایە بە دوو هەفتە لایڤەکەم جاری وایە لە هەفتەیەکە چوار لایڤەکەم ژیوی ژیانە دابینەکە حتمەن بڵێ باشەکە کەسێک خێزان ناربێ ئەوە نەڕێی پێم چێوە لایڤ موزیک وەڵی خۆشببختانە ماڵەوەی چەکەلوانی کە هاوکار لەگەڵما یعنی ئەزانێکە ئێمە چین بۆ لایڤ موزیک هەم وەکو خۆشێکی خۆمانە حەزەکی خۆتە هەم دۆمیش بۆ پاکردنی بژێوی ژیانە سێمیش مانەوەتە لەناو خەڵکەکەتە کە دووبارە جۆ لێگرێتەوە فێس تو فێس ئەو بینێ چوزام زۆر باشە لەگەم نایانی کاتی بۆ مندانە ناوە بەنیازی دوێت نی لەگەڵی ژوو نەرمەندێکە تەجروبەیم کرد لەگەڵ کاک ماجدا کردومانە بەڵام لە ئێستا بە خۆی پلانێکم نییە بۆ دیۆتکردن حەزەکەم زیاتر بەنیازی پشتەوە لە کاک ماجید کوڕە ماجدەم ڕۆژەی بینم نەشی بینم هەر تەلەفۆنی چێر بۆکەم بەڵێم بۆنەکانە کەوتۆتە بەلاش وەڵای بۆنەکانی نازانم ڕیکلامی زۆر بۆ کاتر بەکارم نێنا ئەو ڕۆژە تەلەفۆنێکم بۆ کەوتە ماجد گیان ئەرە و بۆنانە ئەی بەخشیتەوە یا بە پارەیە وەڵا بە پارەیە وتم دانەیە بۆ من یاڵا هەر بە پارەی ئێوتم باشە کاکانی ڕف برادرتم شتێکم بۆ بێرە بە ڕیکلامێکە بۆ بکەین ئێوە بەخوا پارە بە پارە پێ دەفرۆشە جا ڕیکلامیشی بۆ بکەین بە پارە جنا ڕیکلامی خۆی بۆ یەکە چوار مشکی بۆی دانیشە لە سنابەکانەوە بینیوە بە چوار مشکی بوو ڕیکلامی بۆ ناکە ئەڵی بۆ نازانڵی بۆ خەلوشتی وایەکە کەچی سێک ڕیکلامەکەی عەترە بۆی دانیشە